شەوانەدا ئەنشین لەمە جیسی پیاواندا شەوچەریان بۆ ئامادە دەکەین و کاتێک کە پیاوان کۆ دەبنەوە و ئێمەش خەریکی شەوچەرە ئەو شتانە ئەبین ئەوانش خەریکی بەستە و حەیران و گۆران و ئەو شتانە حي غفور هشته هزار برديل نور برديل داي سبو حزور سيدي عالم يا حبيب الله لعزمنا ئەو شتانە دویز و مێوژ و ئەوە قەسب و هەنار و سێ و لەتک و ئەو شتانە زیاتر شتانیان بۆ دانی سرپاك لنور أحدي دليل عالم يا حبيب الله قول يقم بيدا أبو لمكان ورعباي صباب مقاصدي فماني ورعباي صباب مقاصدي فماني بروح خارج مدينة بولاي بروح خارج مدينة بولاي جان جاناني ئێمە لە گوندی سرێشمێ تەوان زۆر گەمە هەناکەین ئێستا برێم لە قەدیمەوە گەمەنکردینە تا ئێستاش دەگەدابی ئێمە کە دەست بە گەمەیەکەین تەوان هەشەوەی لە مارە چێبین ئیدی گەمەش زۆر گەمە هەنا یەکێک لەو گەمانە زۆرەبانەی پێرێن کە ڕەمستانەیە سەقیلە لەسەر سەقیلانەیە ئەو گەمانەی کایکەم برێم یەکەم زۆرەبانە پێک دێ لە چەند کەسانێک جا 10 نەفەرن 5 نەفەرن 6 نەفەرن هەمویان وێکرا زۆرەبانەیەکەن ئەجاتەمان ئەبنە دوو فەرێق وەکو تۆپانەیە سەردەمی ئێستا ئەیدی ئەگە و فەریقەی بردەوە تەبان ڕووی گەمەکەی ئەکەویتە لای دیکە ڕووی گەمەکەی کەویتە لای دیکە تەبان ئیدیکە ئەدۆڕێنی مەسەلەی سەقیلە لەسەر سەقیلانێش پێک دێ لە 8 نەفەر دانیشن بازنەیەکی ئەگرنەوە پاشی ئەو بازنەی تەمان دەبی بەس یەک نەفەری کراوی لەسەری نەبی کە ئەوی سەری وێبا ئەوی سەری وێبا حەکەمەکی شەیە تەمان ئەرەیە قیب کە گوتی قیب چی هەی لەسەری نەبوو ئەوە لە ناو گەمەی دەرەکرێت ئیدیکە کە ڕەمستانە هەیە کە ڕەمستانە تەمان دەست لە سەرێک دائنێن کە دەستیان لە سەرێک دانا پێک دێ وەکو گەمانی دیکە لە چەند نەفەرێک چی هەماوە تەمان ئەوە دەرەکرێت لە ناو گەمەکەیە تا ئاخیر سارچی تەواوە بنچی سارچی بنچی سارچی بنچی سارچی بنچی سارچی بنچی سارچی الله چاوا پێکوێنەوە لەسەر خۆ تەواو دای هەلاکە دیکە تەمانە من لە نۆهەتوێکیەوە بە فکرم دێ ئەو گەمانەکە کراینە لە منداریمەوە تا ئێستاش دەگەدابی ئەو گەمانە ئاکرێن لە گوندەکەمان لە گوندی سرێشمێ ئەجا بە هەموو بە گەورە و کچکەوە تەبان ئەو گەمانە کۆتە فری کار فری دانیشە وەرە
وەرە دەزاخۆرێک سنیا چیا بوو چیان گوز بوو یاڵا چاواقی بکۆ سێ جارە معیشت لە گوندی سرێشمە بەڕاستی بە تایبەت لە وەرزستان ڕادەیەک ناخۆشە چونکە بەهۆی بارینە بەفرێکی زۆرەوە ڕێگاوانەکان پەکەکەون باڵێن هەفتەیەک یان چەند ڕۆژێک ڕێگاکە بەهۆی بەفرەوە داخلی بەڵام کاریگەریەکی بۆ شێوەی نییە لەسەر هاوڵاتیانی گوندن چونکە شەوانە ئەوان بەتامەزرۆی ئەوان کە شەو دابێ چونکە هەمویان لێ دیوارخانێکیان لە ماڵی کۆ ئەبنەوە بۆ ئەوی کللتور و کەلەپوری کۆن زارشترنێ بکەنەوە دیارە لێرانە تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەنتەرنێت بە شێوەی گشتی باڵێن کاریگەری لەسەر گەنج و لاوانی گوندە نەبووە زیاتر ئەوان مەشغوڵن شەوانە بە یاریەکەونەکان ئەمە ئێستا لە شاری هاتینەوە لۆ گوندی خۆمان هاتین ئەو یاریانە بکەین ئەو یاریانە تام و چێژێکی خۆی هەیە و تام و چێژێکی خۆشی هەیە لەگەڵ ئەو برادرانە ئەو یاریانەکەی شەوێدە ئەنیشین و کۆڕە مستانێ و جۆڕەبانێ و شقارتانێ ئەو شتانەیە ئەوەی کە ئەبەتەوە زۆر زۆر دڵخۆشە بی و ئەوەی براوەیە دڵخۆشتر لە ئیدیکە وەڵڵاهی بەس ئادۆڕاندیتمە شۆکە هیچ گەمەم نەبردینەوە ئیشی من بەس دۆڕان بۆ ئەفشۆ بسم الله الرحمن الرحيم دا خوتي بخو باس عامل موجاي بس هي هرنا دا صبر ليه صبر باش او قمك اوش وزير او بو وزير ئەوەش وەزیر اوش وزير السلام عليكم باشا سلام بخير دوز لي الزيمه حقيقيه ولا تو بزلود زينه حقيقتكو حقي وي سيغور زايله دا سيقول جا وزير ان شاء الله السلام عليكم سلام ورحمه الله بخير ما راك يا وش خرابه ايه اذا اتوي تاشي بكي اموي تاشي بكم لو او تابي دوغور زايله دا هو من الشرم كره طبعا لقوندي ما لقديمه واستعودوا سارنا بريم كهرباء هاتيا برام لقديمه وبريم كهرباء لين ابو انترنت لين ابو موبايل لين ابو فيسبوك لين ابو او شانه لين ابو اسال اخوي بزياده بي او شانه هاتيا برام استاج دغدابي خرككا زیاتر او گمانه پی خوشن او گمانه هر یادیانه کریتو شوانه اگه تلفزیونی شبی اگه موبایلی شبی اگر فیسبوکی شبی برام او گمانه بردوامن بس بتایبتی لدستانه لبروي هاوینا خرج بكار وكاسبي وخريكا طبعا زور ماندي ابي ذا شوانا بري اوينا بيكا او جمانه بكا او جمانه تايبه بدستانه بزوري تايبه بدستانه او مانغانه كسرما طبعا اكري شوانا اقول لكم دستقول لا يهمك